ورەیەکی بەهێز وای کرد زاڵبێت بەسەر نەخۆشیەکەیدا. نزیکەی 10 ساڵە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. ئێرۆ 2 ساڵە دوکانی مریشکفرۆشی هەیە و وەک خۆی دەڵێت بیر لە نەخۆشیەکەی ناکاتەوە. لە 2016ەوە تووشی شێرپەنجە بوو. ئەم دوکانەوەی لێ کردم زاڵ بم بەسەر ژێرپەنجەیە. وام لێ هاتووە ئیسا هەر کەس ئەڵێ ژێرپەنجە ئەڵێم بوونی نییە لە لای من. ینی وا خستمەتە مێشخۆم هەمانە من ژێرپەنجەم نییە. زۆر لە مەجموعە دانیشین باسیەکەن من قەت خۆم ناخەمەوەینە کە ژێرپەنجەم بێ. وەڵاهی شکر پشت بەخوا ئیرادەم بەقوت بۆ خۆم. خوای گەورەش یارمەتی یاوم. ئێستا زۆر باشم شکر بەخوا بەستر 6 مانگ جارێ هەر سەردانی خەسخانەی هیواکەین و فەحسی شتمان بۆ ئەکەن و ئیتر نازانم دوای ماوەیەکی ئەبێ بە ساڵێ جارێ و ئێرۆ ئێستا لە 50 ساڵی تەمەنیەتی بەڵام ئەمێد و هیوایەکی پۆڵاینی هەیە کەوای کردووە زاڵ بێت بەسەر نەخۆشیەکەیدا. ئەوەش ناشارێتەوە بە پشتیوانی خوای گەورە باش دەبێت و هەمیشە بەو هیوایەوە دەژی. ژێرپەنجە یەکەم شت بوو کە هاندەرم بێ کە بڕۆمە دەرەوە ئیش بکەم. خۆم لە دەرەوە ئیشم کردووە لە ڕێکخراوی نوێ تقریبا 8 ساڵە لەوێ داوامەکەم. زۆر سپاسی ئەوانش دەکەم یارمەتی دەرم بوون هاندەرم بوون کە لەسەر پێی خۆم مەسام بەرەنگاربوونی توش ژێرپەنجە بوومەوە. دوکانەکەیش یارمەتی دەرم بوو ئەگەر نەخۆش بی لە ماڵەوە دانیشی نەخۆشی زاڵ ئەبێ بەسەرتا زیاتر. ئەگە بیتە دەرەوە باشترە. ئیرادەی خۆش زۆر گرنگە. وەڵی ئەوانەی کە تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون هیوادارم خوشکان بێ برایان بێ هەر کەس بێ خۆیان مەشق سەرقاڵکەن بە ئیش و کاری خۆیانەوە. ئیتر خۆ سەرقاڵکردن باشە. ئیسم لەم دوکانە 4 کەسی مشتەریم نێت لەگەڵ ما ئەدوێن و قسە ئەکەن تا شتەکان بۆ حازرەکەم فکرم ئەڕوایە ها جیاوازترە کە لە ماڵەوە دانیشم و بیری لێ بکەمەوە. ئێرۆ محەممەد داوڵاتێکی کاکەیە بەڵامەک خۆی دەڵێت نەخۆشیەکەی تاقیکردنەوەیە کە خوای گەورە بەسەری کردوتەوە. 6 مانگ جارێک لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی چارەسەر وەردەگرێت. لەگەڵ بەڕێوەبردنی دوکانی مریشکفرۆشیەکەیدا نەخۆشیەکەی بیر چۆتەوە و بە هیوای چاکبوونەوەەوە دەژی. ئەوەش دەڵێت مرۆڤ پێشەر شتێک گیرادەیەکی بەهێز و ئارامگریە بێت ڕۆژێک دێت بەسەر هەموو سەختی وازارەکاندا سەر دەکەوێت. سامان فتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە.